سێوات جار لە خزمەتیا بووین پێشنیاروی بۆ کردین کەم تا زۆر جاروبار شعرمان هەبێت و پێمی پێشنیارێکت کرد وتت واز لە شعر مەهێنا شعرەکەمان جاری تر و جارانی تر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بۆتەوە شعرێکمان لە خزمەتان و هەمومان لە خزمەتی سەروەرمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوی ئەی سەروەرم ئەی سەروەرم ئەی تاجی سەرم ئەی شەفیعی ڕۆژی مەحشەرم مەولودی تۆ شەوگاری ڕەشی نەفامی بڕانە حکمی بەد و چینی کۆیلایەتی ڕەوانە ئەی فرستادەی دینەکەم ئەی ڕەونەقی مەدینەکەم ئەمن بە قوربانی تۆ لەم شەوەدا و هاتووم سنووری دەستکردم بڕیم تا ببم بە میوانی تۆ ئەی خاتمی بەردەرگات بم ئەمن باڵاگەردانی تۆ بە نەسرەوتی جیهادی تۆ بە وشەی ناسک و جەوامیع الکەلیمی تۆ سرای ئازادی هەڵکرا عومەر بۆ دین نەرم کرا دەوڵەمەند لەگەڵ هەژار یەکسان کرا ئەبوبەکرێکی قوڕەیشی و سەلمانی فارسی و سوهەیبی ڕۆمی و کاوانێکی کوردستانی بوون بەبرا دەک پیرۆزت بێ متمانەی وەکەفا بیللا شەهیدە محەممەد ڕەسوول الله لە لای خوا خەڵات کرا ئەی سەرداری ئیسلامەکەم ئەمڕۆ ئوممەت هەراسانە بەدەستی ناحەزانەوە هەزاران مسلمانە لە تاو زوڵم هاوارەکە بۆ تیکەنانێ سواڵەکە خوێنی بە ملیۆن مسلمانە بە بڵقاشەلالەکە ئێمەش لە کوردستانەوە لە خاکەکەی شێخی و زەندی و پیرانەوە هەتیوێکی دڵشکاوی ئوممەتی تۆین نەوەی بەرەبابی کاوان و سڵاحەدینی تۆین ناحەزان هاتن وتیان قورئان زمانی ئێمەیە محەممەدیش چۆن عەرەبە لە ئێمەیە گەرچی مزگەوتەکانیشیان ڕووخانین قورئانەکانیشیان سووتانین ئەوان نەوە و بەرەبابی ئەبوجەهلن ئەوان نەوە و بەرەبابی ئەبوجەهلن دەک ئەبوجەهل زوبانی لاڵ بێ کە شەهادەی بە پێغەمبەرێتی تۆ نەهێنا دەک ئەبوو لەهەب دەستی بشکێ کە کۆڵەدڵکی بۆ سەڕێی تۆ ئەهێنا ئەی سەرداری ئیسلامەکەم ئەم ڕۆژەی بۆ شاری تائیف دەچی بۆ ئەم دینە بانجیان ئەکەی تۆ دڵسپی ئەوان دڵڕەشن تۆ ڕەحمەتی ئەوان زەحمەتن لە خوی ئادەمی بێبەشن چاوم لێگە لە کۆمەکی دەکەن بەدار و بەبەر تا لای عەداسی باخەوان بەدوا تا دێن سەرت شکاوە پێڵاوت پڕ بوون لە خوێن کەچی هێشتا ئەتفەرموو اللهم اهد قومی فإنهم لا يعلمون ڕۆژێکی تری ژیانت هەزاری وەک من قوربانت ئەو ڕۆژە بوو کە وەلید وتی محەممەد وەزاق کوێرە دوا بڕاوی دڵت شکا یەکەم جار بوو قسەی واتاڵبەن بەگوێتا بەو داخەوە بەرەو کەعبە هاتی بینیت ئەبوبەکر ئەگریا وتی قوربان یاسریش لە ژێرداری ئومەیەدا شەهید کرا خۆتت بیر کرد فرمێسک بەسەر ڕیشی جوان تا ڕێچکەیان گرت بە کوڵ نزاد لە ئومەیە وەلید کرد ئەی سەرداری ئیسلامەکەم تۆ 23 ساڵ پەرۆش بووی بۆ ئەوەی مسلمانان برابن بۆ یەکتر چرابن هەر ئەتفەرموو دڵی یەکتر بدەنەوە هەڵەی یەکتر بیر بەرنەوە داری دووبەرەچی و غەیبەت ببڕنەوە وەسەڵ الله عەلە محەممەد جارێکی تر بە ناوی خوا گەنجانی عەزیز خۆشحاڵم لە خزمەتتان کۆمەڵێک زانیاری و تەواضیعانە لە خزمەتتانە ئامادەمان کردووە تایبەت بە ژیانی یەکێک لە هاوڵان و پێشەنگ و قوتابیە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە عومەری کوڕی خەتاب بیستانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای ئەکرد خوایە ئیسلام بە عیزەت بکەی بەهۆی یەکێک لە عومەرەکان کە یەکێکیان عومەری کوڕی خەتابە بۆچی لەناو سەدان گەنج و خەڵکی ئەم قوڕەیش و ناوچەی حیجازە پێغەمبەری خوا دوعا بۆ دوو کەسەکە کە ئەم شەڕەف و هیدایەت و دوعایەش گیرا ئەبێ بەسەر عومەری کوڕی خەتابە عومەر جیاواز بەڕێزان و خۆشەویستانم بەرنامە گەلێک هەن لە کەناڵەکان بە ناوی بەرنامەی من جیاوازم بەرنامەی من جیاوازم هەیە ئەو من جیاوازمە دیارە بێگومان کۆمەڵێک جیاوازیان هەیە لە کەسانێکی تر بەهرەمەندن لە بوارێکە بۆیە جیاواز بوون عومەری کوڕی خەتاب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بینی بووی جیاواز بوو تەنانەت ڕۆژێک یەکێک لە هاوڵان پرسیارەکە
ئەڵێن لەگەڵ ئەوەی کە تۆ بەو دوو عومەرە معجزی بووی دوعان بۆ دەکەی خوایە ئیسلام بەعیزت کە بەهۆی یەکێک لە عومەرەکانەوە بەڵام هەست دەکەین زیاتر تۆ تەرکیزت لەسەر عومەری کوڕی خەتابە لەگەڵ ئەوەی کە بۆ دوو عومەر دوعای کردووە بەڵام تەرکیزی لەسەر عومەری کوڕی خەتاب بوو یەکێک لە هەواڵەم پرسیارەکە بۆچی هەست دەکەین زیاتر تەرکیزت بەلای عومەری کوڕی خەتابایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویە هەرگیز بلیمەتی وەکو عومەر نەکردووە ئەو کاتانەی کە عومەر دوعای بۆ ئەکرێ و ئیسلامی پێ بەعیزت بێ هێشتا تەمەنی نەبووە بە 32 ساڵ کە هێشتاکە گەنجە بەڕێزەکان عومەری کوڕی خەتاب کە زەیدی برای بۆمان باسەکە لە تەمەنی 13 و 14 و 15 ساڵیە هێشتا تەمەنی نەگەیشتووە بە 20 ساڵ شوانی ماڵی خاڵۆی بووە گەنجێکی جیاواز بوو شوان ئایا جیاوازی دەبێت بەڵێ شوانیش دەتوانێت جیاوازی بکات لەم دەشت و دەرەیە دوور لە جەنابتان لەگەڵ حیوان و مەڕماڵاتەکەی خۆیان ئەتوانێت شوانێکی جیاواز بێ بە لەوەڕاندنی باشی مەڕماڵاتەکەی بە خزمەتکردنیان تەنانەت زەید ئەڵێ وشترەوان بۆ تەبعان ئەڵێ وشترەکانی زۆر زار شانە ئەکرد ئەها شانەی پێ بوو تەواو بەشەی جوان مووی وشترەکانی داهێنا ئەڵێ ئێواران کە هاتنەوە وشترەکانی عومەری کوڕی خەتاب جیاواز بوو لە وشتری خەڵکی تر لەگەڵ ئەوەیە ئەڵێ کاتی بە فیڕۆن نەئەدا لەو دەشت و دەرەکە لای وشترەکانی بووە ئەڵێ بە هەزاران دێری شعری ئەعرابی لەبەر کردبوو بۆیە بوو بە کەسێکی بەتوانە لە قسەکردنا هەر بەم هۆیەوە کە باسی ئەەکەم لە دارن نەدووەیە ئەبێتە ئەندامی دارن نەدووە و ئەبێتە وەزارەت خارجی دارن نەدووە و بەم هۆیەوە سەردانی چەند وڵاتێکی شەکە لەگەڵ ئەوەدا ئەڵێ ئێواران کە هاتەوە کۆڵێک داریە کرد ژیانی ئەو کاتە بێگومان بۆ سوتەمەنیە بوو داربێنێتەوە گەنجێکی 13 ساڵ وشترەکانی جوانە لەوەڕێنێ خاوێنترە شعری ئەعراب و خوێندنەوە و نووسین و بیرکردنەوە تەنانەت ئەڵێ بیری زۆری ئەکردەوە زۆری بیر ئەکردەوە عومەری کوڕی خەتاب لەم دەشت دەرەیە ئەمە کۆمەڵێک جیاوازیە لە گەنجێکی هێشتا نەگەیشتۆ بە 20 ساڵ عومەر جیاوازە لە دارن نەدووەیە دارن نەدووە دەستورێکیان هەبوو هەر کەسێک ببێتە ئەندامی دارن نەدووە ئەبێت تەمەنی لە 35 ساڵ کەمتر نەبێت پێیان وا بۆ ئەگەر تەمەنێکی گەورەی هەبێ ئەوە ئەسنونی هەیە ئەوە بیرکردنەوەی هەیە وەک کەسێکی کامڵە و عاقڵە و بەڵام هۆزی بەنی عەدی کە هۆزەکەی عومەری کوڕی خەتابە لەو کاتەدا داوا دەکەن کە عومەری کوڕی خەتاب ببێتە ئەندامی دارن نەدووە تەمەنی 22 ساڵ یاخر دەستور یاسان وسراوەتەوە ئەبێ لە تەمەنی لە 35 ساڵ کەمتر نەبێت تەنانەت کاتێک کە هەواڵەکە ئەگاتە قوڕیش خالیدی کوڕی وەلید لەو کاتەدا ئەندامی دارن نەدووێ ئەڵێ هەرگیز شتوا قبول نییە ئەمە یاسایەکە لە باو باپیرانەوە هاتووە ئەنجامێ دوور لە جەنابتان ئەڵێ بێتە منداڵ بازاڕی گەنجێکی 22 ساڵ ببێت ئەندامی دارن نەدووە بەڵام هۆزێک بەم هەموو زەخمی خۆیان کێکێکە لە هۆزە گەورەکان هۆزی بەنی عەدیا ئەڵێن ئێمە لە ئەوەلی تا ئاخیر تەنها عومەری کوڕی خەتابمانێ ئەم گەنجەمان هەیە کە تەمەنی 22 ساڵە کەواتە لێرەوە تێ ئەگەین عەقڵ و بیرکردنەوە و لێهاتووی و مەهارات پەیوەندی بە تەمەنەوە نییە بەڵکو زۆر جار گەنجێکمان هەیە لە تەمەنێکی کەمیشدایە بەڵام لەوانەیە لێهاتووی و ئەزمون و زیرەکی و تواناکانی لەسەروی کەسێکی 40 ساڵ و بگرە 50 ساڵی شۆ ئەمە عومەری کوڕی خەتاب لەم تەمەنایە پێمان دەڵێ کە هۆزی بەنی عەدی پێداگرەکەن ئاخر ئەبێ دەستور بشکێنین بەڵێ دەستوری بۆ بشکێنین ئەبێ قانون بشکێنرێ بەڵێ قانونەکەش بشکێنین ئەبێ ئەم کۆد و بەند و قانون و دەستورە بشکێنرێ جێ گەنجێکی تەمەن 22 ساڵ بکرێتەوە وەکو حاڵەتێکی ئیستیثنائی بەڵێ کردیان عومەری کوڕی خەتاب لە تەمەنی 22 ساڵی بوو بە ئەندامی دارن نەدووە ئەنجا سەرەتا تۆزێ بە منداڵ سەیریان کرد دەی بابێ کورسێکی پێ بدەن و ئەندامی دارن نەدووە و پەرلەمانی ئێستاوە بۆ دەی کورسێکی پێ بدەن ئەمە منداڵی شەو 22 ساڵە کاتێک دانا چ گەنجێک چ لێهاتوویەک چ بلیمەتێک هەستان کردیان بە سەفارەت و بە وەزیری خارجی دارن نەدووە عومەر تاوەکو تەمەنی 32 ساڵی سەردانی 14 وڵاتی گەنجێکە هێشتا سەردانی فارس و کیسرا و دیمەشق و قودس و ڕۆم و دار و بەرد و 14 وڵات دەنە پێرچاوتان گەنجێک بەم لێهاتوویی خۆی کورسێکی بۆ تەرخان کرا لە تەمەنی 22 ساڵی حاڵەتێکی ئیستیثنایی قانون دەستوریان بۆ شکاندووە ئەمە جیاوازی تێ گوتمان بەرنامەی من جیاوازم هەیە عومەر جیاوازە بەڕێزەکان بەڵێ بەڕێزانم خۆشەویستانم پێشوا عومەری کوڕی خەتاب لە تەمەنی 32 ساڵی ئەبێ بە مسلمان بوونەکەشی جیاواز بوو جیاواز بوو لە تەواوی ئەو مسلمانانەی کە پێش خۆی بوون بە مسلمان جیاوازیەکەی چی بوو کەسێکمانەڵێ مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب جیاواز بوو ئەم گەنجەی سەفی دووەم دەست یەکەم جار دەسەبەرز کرد
پێش فاروق ڕۆژی مسلمانبوونی جیاواز بوو بەڵێ جرأت مسلمان خۆ ڕۆگەن جرأت بە جورئەت ڕایگەیاندنی تر بەڵێ بەڵێ بەتایبەتی دوعا بۆ مەردەکە کە بێت بە مسلمان کە دایسە دوعای بۆ هیچ کەسێکی ترە بەتایبەتی نەکردو بە مسلمان بەڵێ بێگومان دوعای کردو دەست خۆش بێ بەڵام لێرە تەرکیز بخەنە سەر پرسیارەکەم دەڵێم جیاواز بوو ڕۆژی مسلمان بوونەکەش جیاواز بوو چ جیاوازیەکمان هەیە هەر ڕۆژی مسلمان بوونەکەی جیاوازیەک ڕوویدا لە ناو تەواوی مسلمانان بەڵێ جەم جیاوازیە بوو دۆشتم پێغەمبەری صلی الله علیه و سلم بکوژیدن ولی چو کو یک تطریقیت بیشتر خوشکوده یا با مسلمان دست به که خوشکو چوره سر کرد. دست کامل خوش هموی تا ایرز جوانه هر معلوماتم. مستعد ما بید ولا مراسکه و یک باشکرایی پیغمبر و حمزه و ایترو باشونه. دست کامل خوش بید. اما جوازی کی جوهریه همو جوازی کانی بود تام درسته سی جوان بود با معلوماتم. بلام اما جوازی کی جوهریه. مری کوری خطا هر اون روزی که ابی و مسلمان كاتك دي برسالك أي بيغمبر صلى الله عليه وسلم إما نصل حقني أم ديني إخوايا بيستي بقي عندنا بيستي بترسنيا لما لكل أرقامي أبي أرقامان بيشوتر أم ديني إسلام بأشكرا نبوة بانك بأشكرا ندراو بو هرگيز بو تنها زاري كيش نويج لدوري كعبنا كراوا بيغمبر إخوايا من نصل حقني سيمان داولة سوار دوار يوم خانو وجورا عمرن بتنيشتي كعبة ونويج كينو بانكي محمد بأشكرا خوشا هذا كل دواري خمانا بخبر خواه صلى الله عليه وسلم برواي توابي بعمر هبو قد زيكي سيدي صاب تواب عمر ويتو يلي أمو هاكي هندك لحوالان سرطات وزيب حضرت ياكب اي بخبر خواه كبي تجرب تاري قري جنزيكو ام كان زي دوانا ببيسو دو صالو قانون دستوري ام باشكان دو كرسيك ام بطرخان كلا دار ندويا ام روكا هاتوا بوساتكش هر ليا كم روشا مسلمان انا بن بدو صفق لقال عمر كوري خطاب صفق لقال حمزة كوري عبد المطلب الله أكبريش أروندنا الله أكبر أروندنا الكعبة هم خالد ديت الدلو يقل سربانا كانوا يقل قولان وبازار رمت شكاكا والله عمر بو مسلمان ريك أمر رجل تواي قريش ومكا أزان عمر بو مسلمان مال وقولان وقرق وشارع مبربي عمر يكون خطاب بو مسلمان انشاكا تواو إسلام لقناغي كنشو قناغي كتير دواي 6 صال كمسلمان لقلا قناغي كنهيني دابون لما لي أرقام كوري أبي أرقام كاربو معلومات أبي جاك يقول لك جنزة برزكان للتمني حفظ الصالية أبو مسلمان توالي كوبنا ونهيني كان مسلمانان لما لي أم جنزة أكرا كأرقام كوري أبي أرقام هاشي هزار وشوار 6 صال إيما لشاركي كويو إيوا هريكي لشاركوا بو برشانازي وباسي أم شابيا وشاب تابياني في غنبري خواكي صلى الله عليه وسلم برزان خوش ويستانم عمر كوري خطاب أو رجيك مسلمانان كوت أكن لما كوا مدينة جیاوازیەکی هەیە جارێکی تر لە تەواوی هاوڵان جیاوازە چۆنیەتی کۆچکردنی پێغەمبەری خوا لە مەکە بۆ مەدینە جیاوازە سێ جیاوازی جەوهەری هەیە دەتوانم بڵێم بە تەواوی لە هاوڵانی تردا نەبوو بە جۆرێ ئەم سێ خاڵە حەزەکەم هاوکارم نێوەش لەگەڵ باسکەن بەڵێ جێ بە ئاشکرا کۆچکرد ئەمە خاڵێکی جەوهەریە چی تر بەڵێ ئەوەی ئەمتر وفق بی ئەخوا ئەوەش خاڵێکی جەوهەریە بەڕێزانم کە هەڕەشە ئەکا بە ئاشکرا هەڕەشیان لێ کە خاڵێکی تر بەڵێ بەڵێ بيجيت هاگر ئیگیپتن دەیکۆی پێبێژیدن بلۆ بێتە بەرامبەری عومەری وێڕۆژ دەستت خۆش بێ ئەوەش درستە بەڵێ سنفرەی بە بەڵێ دەستان خۆش هەمووی خاڵێکیان بوون تۆ شەر بەشدار بفەرمووی مامۆستا لەگەل هەندێک هاوڕێی خۆی بڕیار لە جێت ئەو موعیدیان دانابوو کە لەوێ کوتریوی دواتر پێکەوە بڕۆ دەستان خۆش ئەم ڕۆژانە سپاس دەکەم مەیان تایبەتە بە کاتێکی تر تاریخی هیجری لە پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیا ڕێز سپاس طبعا سێ خاڵی جەوهەری هەیە بە ئاشکرا کۆچەکە هەڕەشە بەرامبەر کافرەکانەکە خاڵێکی تری جەوهەری ئەوەیە شمشێری هەڵگرتووە شمشێر هەڵگرتن ئایا جیاوازیە بەڵێ تا ئێستا هاوڕان شمشێریان هەڵنەگرتووە و هەرگیزی بە شمشێر وەڵامیان نەداوەتەوە بەڵکو مسلمانان لە قۆناغێکی سەختی خراپدا بوون
تەنانەت بەس بە زمانی ئیوار و بگرە لە ژێر ئەشکەنجە و ئازار و برینداری و شەهیدبوون و هاوارەکانی یاسر و قیژەی سومەیە خان و ئەحەدی بیلارا بوون. ئەمڕۆ عومەر بە تەنها شمشێرێکی هەڵگرتووە و هەر بە ئاشکرا چۆتە سەر جەبەل کەعبە هەڕەشاکە. کێ حەزەکە ژنی بێوەژن کەوێت، کێ حەزەکە منداڵی یەتیم بێ، لە دی ئەم چێوە موعیدی جەهەنەمێتی ئەوە عومەرە ڕۆکە کۆچەکە. ئەمە جیاوازیەکە کە عومەری کوڕی خەتاب سێ هۆکار. ئایا بۆ بە ئاشکرا کۆچی کرد، بۆ بنهێنینەی کرد خۆ عومەر دەیتوانی وەک موسڵمانەکانی تر. بەڕێزەکانم لەبەرەوەیە کە بە ئاشکرا بۆ ئەوەی ئەمڕۆکە مێژوو نووسەنا حەزەکان بە قەڵەمە ژەهراویەکانیان نەڵێن مسلمانان لە شەوێکی تاریکا ترسنۆکانە مەکەیان جێهێڵا. عومەر بە تەنها وەڵامی مێژووی داوەتەوە، نا ئێمە ترسنۆک نین، بە تەنها هەر بە تەنها. ئەم ڕۆژە کەس نەیبەراوە قسە بکە بە ئاشکرا. شمشێری هەڵگرتووە کە پێشتر مسلمانان شمشێریان پێ نەبووە. عومەر دەیەوێت بڵێ ڕاستە ئێمە کۆچەکەین سەر و ماڵ و خان و ژیانمان هەموو جێدێڵین، بەڵام وەڵڵا لێرە بەدواوە بە شمشێر وەڵامتان ئەدەینەوە. ئەمەش خاڵێکی تری جەوهەریە بەڕێزانە. هەڕەشەشیان لێ ئەکا، بێگومان هەڕەشەکردنەکەش بۆ تەواوکردنی و بۆ جوانکردنی ئەم خاڵی ئاشکرابوون و شمشێرەکەی دەستێتی کە بۆ ئەوەی کافرەکان دڵنیا بن لەوەی کە چیتر ناتوانن ئازاری مسلمانان بدەن. خاڵێکی تری جەوهەریەیە کە لە بیرمان نەچێ ببورن، آخر کەس کۆچی کردبوو. بۆچی؟ کەسێک پێمان دەڵێت طبعا آخر مسلمان و آخر کەس کۆچی کرد لە مەککەیە. بەڵێ جەم کەس نەمایتە مسلمانەکان لە مەدینە. هەزار ڕەحمەت لێبێ و زۆر جوانە و زۆر دەستخۆش. عومەری کوڕی خەتاب لەبەرەوەی لە بەهێزەکان بووە، ئەندامی دارەنەدۆ بووە، لە هۆزی بەنی عەدیە، لە گەورە و لە سەردارەکانی قوڕەیش بووە و ئاسانیە دەستی بۆ بەرن. ئەو خەڵکە لاواز و ئەو کۆیلەیەکی داما و هەبوو بۆ مسلمان ئەوانەی هەموو بەڕێ کرد. ئێوە بڕۆن بیلا تۆ بڕۆ فڵانی تر بڕۆ ژن و منداڵەکانیان هەموو بەڕێ کرد، خەمتان نەبێت، ئێوە بڕۆن من ئەمێنمەوە. آخر کەس خۆی ئەمە قوربانیەکی گەورەیە لە کاتێکدا ئاگادار بن. تۆ هەموو مسلمان و خەڵکانی تر بەڕێ بکەی، ئەگەر ئازارێک هەیە با بۆ من بە بۆ ئێوە نەبێ، ئێوە بڕۆن. ئەمە خاڵێکی جەوهەریە بەڕێزانە خۆشەویستانە. عومەری کوڕی خەتاب ئەچێتە مەدینە و لە دوای هەموو مسلمانانە بۆ خۆشی بە ئاشکرا ڕوە، شمشێری هەڵگرتووە و بێمنێتی شەریان ئەچێتە مەدینە و قۆناغی مەدینە ئەو قۆناغەیە کە مسلمانان دەوڵەت و ئیدارە و دەستور و بەڕێوەبردن و سەربەخۆیی خۆیان بە تەواوی ئەکەونە سەر پێ و ئەم ئازار و ئەشکەنجە زۆری کە پێشووتر لە مەککەیە هەبوو تا ڕادەیەکی زۆر کۆتایی پێدێت. پاش وفاتی پێغەمبەری خوا و صلی الله علیه وسلم، پاش وفاتی ئەبوبەکری سیدیق، دێنە سەرم بەشەی تری ژیانی کە چەند جیاوازیەکی جەوهەری هەیە لە کاتی وەرگرتنی دەسەڵات و خلافەتدا. هەر کە ئەو ڕۆژەی عومەری کوڕی خەتاب خلافەتی وەرگرت، دەسەڵاتی وەرگرت، چەند جیاوازیەکی جەوهەری هەبوو لە وەرگرتنی دەسەڵاتەکە و خلافەتەکەیە. جیاوازیەکان چی بوون؟ ئێمە تا ئێستا باسمان کرد عومەر پیاوێکی بەهێزە، تۆزە پیاوێکی تووڕە دیارە، هەڵەقشاکە، چێ حەزەکە ژنی بێوەژن کەوێت، چێ حەزەکە منداڵیەتێ بێت، تۆزە تووڕە دیارە. عومەر ئەوەندەی بیستانەوە پێناساکرێ پیاوێکی تون دیارە. بەس عومەری کوڕی خەتاب ئەڵێ هەمیشە ئەبی لە بڕیارەکانمان تون بین و لەگەڵ براکانمان نەربین. نەرمی لە کۆمەڵێک مامەڵەی کارلێکی ئاسایی ڕۆژانەمان، توندیش لە کاتی بەڕێوەبردن ئیدارەدا. ئیدارە پێویستی بە جۆرێک لە توندی هەیە. نەرمیش لە کاتە ئاسایی و پەیوەندی ئاسایی و کۆمەڵاتیەکان سیلێ ڕەحم و خۆشبیستنی إلى آخره. مسلمانان هەندێک ئەترسانە کە عومەری کوڕی خەتاب دەسەڵات وەرگرێ، لەوانەیە مسلمانان بکەونە شەڕ و فەتح و جیهاد و هەر لە سەرەتایەکەوە کۆمەڵێک شەڕی زۆر لە ڕۆمەکان و لە هۆزە عەرەبەکان و لە فارسەکان بەرەوکی مسلمانان بگرێ. وان نەزانی پیاوێکی زۆر توندا ڕق دیارە، پێیان وا بوو شەڕێکی زۆر هەڵەگرسێنێ بە مسلمانان، بەڵام عومەری کوڕی خەتاب زۆر پێچەوانە دەرچوو. ئەسڵەن لە 2 ساڵی یەکەمی خلافەتەکەیە بەلای جیهادا ناڕێ. شتێکی دەستدا پێ شتێکی گرنگ، ئابووریەکی بەهێز. کاتێکە لە عومەریان پرسی یەکەم کارت چێوێ؟ گوتی یەکەم کارم ئابووری بەهێز بۆ خەڵک و دەوڵەت و مسلمانان. 2 ساڵی یەکەم لە ئابووری بەهێزدا کەرتی کشت و کاڵی بەهێز کرد، کەرتی ئاژەڵداری بەهێز کرد. لە دەریای سوور کە لە جدەی ئێستاوە نۆکەندێک هاوشێوەی نۆکەندی سوێز کە لە مسرایە، نۆکەندێکی ئاوێکی گەورە و جۆگەیەکی گەورەی ئاوی ڕاکێشاوە بۆ مەدینە بۆ کشت و کاڵکردن.
ئەنجاکە لە نێوان ئەم پۆسە عەرەبان و ئەم شوێنانەی کە فەتح کراوە کۆمەڵک گومرگ و هاتوچۆ و بازرگانی دانا ئابووریەکی بەهێز ئابووری عومەری کوڕی خەتاب لە 2 ساڵی یەکەمە گەیشتە لووتکە هێندە لە بەیتولمالە هێندە سەروەت و سامان هەبوو ئەنجا بڕۆن هەر کەسێک تەمەنی لە سەروی 63 ساڵە 500 درهم بچەی بۆ بڕنەوە با کار نەکات کە بۆ معلوماتان ئێستا 63 ساڵی بۆ بە یاسایەکی نێودەوڵەتی 189 وڵاتان کردیانە بە یاسای خانەنشینکردن ئەم یاسایە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب دانراوە تەمەنی 63 ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 63 ساڵ ژیاوە ئەبوو بەکری 63 ساڵ ژیاوە عومەری کوڕی خەتابی 63 ساڵ ژیاوە 63 ساڵی لە ڕووی سەحیەوە تەمەنێکە هەتا 63 ساڵی ئینسان پێی ناوترێ پیر لە دوای 63 ساڵیەوە ئینجاکە وردە نەخۆشی و مزاعفات لە تەندروستی و سحەتی ئینسانە دروستە بێ هەڵە کۆمەڵگەی ئێمە زۆر جار دەڵێن پیری و هەزار عیب هەندێک جار دەڵێن پیری و هەزار ئەزمونیش ئەوە شەیە بۆ معلوماتان بەڵام زیاتر لە دوای 63 ساڵیەوە بۆیە 63 ساڵی کراوە بە یاسایەکی نێودەوڵەتی خەڵک خانەنشین نەکرێت چونکە توانە و هزر و بیر و کارکردنەکانی کەمترە بێتەوە عومەری کوڕی خەتاب لە 63 ساڵی هەموو پیر و پەکوێتەکانی خانەنشینە کرد ئەگەر مەسیحی و ئەهلی کتابیش بوونایە هەر کەسێک تەمەنی گەیشتۆ بە 63 ساڵ 500 درهەمی بدەنێ هەر منداڵێک لەدایک ئەبێ 200 درهەمی بدەنێ هاوڵانی بەدر 4000 درهەمیان بدەنێ ئەو کەسانی کە جیهاد دەکەن و فەتحەکەن کە سەربازی دەوڵەتن 10000 درهەمیان بدەنێ ئابووری عومەری کوڕی خەتاب لە 2 ساڵی یەکەمی خلافەتەکەیە گەیشتە لووتکە ئینجا ئەو گەنجانەی کە ژنیان نەهێنا و ناتوانن ژن بێنن 10000 درهەمیان بدەنێ بۆ ژنهێنان ئەو بڕیارێکی خۆش بووە ئینجا هەرەوە نا تایبەت بۆ مسلمانان نا ئەگەر گەنجی ئەهلی کتاب لە مەسیحیەکانی شاهن ئەگەر گەنجی مەسیحیەکانیش ئەگەر ناتوانن ژن بێنن دەوڵەت 10000 درهەمیان بدات چونکە دەوڵەت شتێکی گشتیە مەسیحیش لە ژێرم دەسەڵاتەیە لە ژێرم خەڵکێ ئەوانیش بێ هاوکاری بکرێت لە سەرەتاوە گوتمان ڕای بێ حتا حاوەڵان ئەم گومانیان هەبوو پیان وابوو کە عومەری کوڕی خەتاب بووی کە تۆزە پیاوێکی تۆ ڕۆژ دەرەکەوێت پیان وابوو هەر لە سەرەتاوەش و شێرەکە هەڵاگرێ و یەکسەر ئەکەوێتە جیهاد و فەتح جیهاد و فەتحیش لە کاتی خوایەکە عومەری کوڕی خەتاب کە جیاوازیەکەویشمان پێ لە کاتی فتوحاتە بەڵێ بەڕێزانم ئەی ساڵی سێمی خلافەتەکەی کاتێک تەمەنی گەیشتە ساڵی سێمی خلافەتەکەی پیان وابوو ئەنجا ئابووری گەیشتۆ کە لووتکە لەوانەیە عومەری کوڕی خەتاب ئەم جارە خەریکی فەتح و جیهاد بننا بەهێزکردنی ئیمان زۆر جار لەناو ڕەفاهیەت و دەوڵەمەندیدا خەڵک لەوانەیە خەریکی ژیان و تەرفیهات و ڕەفاهیەتێکی زۆر بێ هەندێک ئیمانیان لاواز بێ قورئانیان بیر بچێتەوە حتا ئەگە حافظ قورئان بن لەناو ڕەفاهیەت و تەرفیهات و سەفر و گەشت و کۆمەڵێک لەو بابەتانە ئەم قورئانی لەبەریان کردووە لە بیریان بچێتەوە گرنگیدان بە ئیمان حملەی ئیمانی پێدەگوت ڕای عومەری کوڕی خەتاب ساڵی سێهەمی دەسەڵاتەکەی ناوی لێنا ساڵی حملەی ئیمانی یاڵا دروستکردنی مەدرسە لەم گوند و شار و هۆزە عەرەب و شوێنانەی کە فەتح کراوە یەک پارچەکردنی بە مەدرسە و گرنگیدان بە قورئان و حافظ قورئان و مجازی قورئان و علومی شەریعە و لەو بابەتانە ئیلە ئاخیری